بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات گەرم و گەشترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێت بە بۆنەی 50مین ساڵیادی دەستپێکردنی خەباتی کۆمەڵا و لە درێژەی زنجیرە بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا و توێژێکمان دەبێت سەبارەت بە کار و چالەشیەکانی کۆمەڵا لە بواری دیپلۆماسی و هەروەها هەوڵەکانی کۆمەڵا بۆ ناساندنی داواکاری و خواستەکانی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات ڕوو بە دنیای دەرەوە. میوانی ئەمجارەی بەرنامەکەمان هاوڕێ بەختیار عەلیار ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەیە. هاوڕێ بەختیار زۆر سپاس کە بەشداری ئەم بەرنامەیە لە زنجیرە بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندانتان کرد. زۆر سپاس دەکەم. هاوڕێ بەختیار، پێویستی خەباتی دیپلۆماتیک و چالاشی دیپلۆماسی وەکو یەکێک لە بوارەکانی خەبات لەلایەن کۆمەڵەوە چی بوو؟ سەرەتا پێم خۆشە بە بۆنەی 26 ڕێبەندانەوە بە بۆنەی 50مین ساڵڕۆژی لەدایکبوونی کۆمەڵە و دەستپێکردنی خەباتی ئاشکرای گەرمترین پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو خەڵکی کوردستان بنە ماڵی سەربەرزی شەهیدان و هەموو کادر و ئەندام و فێرمەکانی کۆمەڵە بکەم. لەسەر پرسیارەکەتان من پێم وایە هەموو حیزبێکی سیاسی یا هەموو دەوڵەتێک تەنانەت یا هەموو حتا شرکەتێکی تجاری پێویستی بەوە هەیە کە لە دەرەوەی بازنەی خۆی یا لە دەرەوەی سیستم و قەوارەی خۆی پەیوەندی یەکسەریەک پەیوەندی ساز بکاوەوە ضرورەتێکە کە پێم وایە بە درێژایی مێژووە لەوە تا سیاست دەستی پێکردووەوە لەوە تا سیاست بیزنس یان شتێکی ئاوە دەستی پێکردووە ئەمە هەر بووە و هەتا ئێستا شەر درێژەی هەیە. ئێستا کە مشەخصەن قسەی ئێمە و بەحسی ئێمە لەسەر سیاسەتە و لەسەر حیزبی سیاسیە و تەریقی ئەو لە کۆمەڵە مەبەستمانە من پێم وایە کە کورد وەکو نەتەوەیەک بە درێژایی مێژووی خۆی تحتی ستەم بووە و هەموو کارویستویەتی کە ڕێگایەکی دروست و ڕێگایەکی قەوی بدۆزێتەوە بۆ دەرچوون لە وەزعیەتێک کە تێیدا بووە پێویستی بەوە بووە کە لە دەرەوەی خۆی دۆست و ئاشنای ببێت لە دەرەوەی خۆی پشتیوان بۆ خۆی پەیدا بکاوە لە دەرەوەی سنوورەکانی خۆی ئەم گفتمانەی کە بوویەتی یا ئەو داواکاریان بەرحەقانەی کە بوویەتی پشتیوانی بۆ پەیدا بکە. بۆیە ئێمە پێم وایە کە زیاتر تەلاشمان لەسەر ئەو بابەتە بووە لە چەند ساڵی ڕابردوودا دیارە بە بڵاوبوونەوەی زیاتری تۆڕە کۆمەڵایەتیەکان بە گەیشتنی زیاتری دەنگینەتەوە بندەستەکان و بە بەربڵاوبوونی سیستمی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەروەکومەوانە ئوسوولەن ئەو ئیمکانە فراهەمتر بووە کە هەم وڵاتانی دەرەوە وەک وڵاتانی زلهێز وڵاتانی ئوروپایی و هەم کورد توانیویانە ئەم دیالۆگە یا ئەم گفتمانە پێکەوە زیاتر بەرقەرار بکەن. پێم وایە کە ئەمە زەرورەتێکی حاشا هەڵنەگرە بۆ کورد کە هەرچی زیاتر و زیاتر بتوانێت پشتیوان بۆ گفتمانەکە. هاوڕێ بەختیار، چوارچێوەی پلان و استراتیژی ئێوە لە کار و چالاشی دیپلۆماسی بۆ دەستەبەرکردنی مافەکانی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە چیدایە و دەستکەوتەکانی کۆمەڵە تا ئێستا چی بووە؟ لە سەرەتای دەستپێکردنی کاری کۆمەڵە لەبەر خاتری بیرێکی کە بوویەتی و ئیدۆلۆژیای ئەو دەم بەسەر کۆمەڵەدا حاکم بووە زۆر باوەڕمەند نەبووە یا پێم چە باشتر وایە بڵێن زۆر خەباتی دیپلۆماسی و پەیوەندی نێونەتەوەیی و حتا پەیوەندی لەگەڵ باقی ئەحزابی ڕاست ئەوی دیکە چوزان مەسەبی ئەوانەی لە مەبنای کاری خۆی دانەناوە بۆ کارەکەشی ئەوە بووە کە ئوسوولەن ئەو بیرەی کە ئێمە بوومانە بۆ حیزبێکی کۆمۆنیست و حیزبێکی سۆسیالیست باوەڕمەند بووین بە حەوزەیەکی کە تەنیا ئەم بیرەی تێدا دەگونجا و تێدا جێی دەبووە. ئەو سەردەمیش وا بووە کە ئوسوولەن ئەحزابی چەپ و کۆمۆنیستی زۆر باوەڕمەند نەبوون بە دیپلۆماسی لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئوروپایی و پێیان وە بوو کە لیبەرالیزم ئەو وڵاتانێک کە ئیشاعەی لیبەرالیزم دەدەن ئەگەر تۆ پەیوەندی لەگەڵیان بێ کافر دەبی. بۆیە ئەوە نەکراوە هەتا هاتووە ناڵم بە هیچ شێوەیەک نەبوو بەڵام یەکجار زۆر ئاستی پەیوەندیەکانی کۆمەڵە یەکجار زۆر بەرتەسک بوو. بەڵام دوای ساختکردنەوەی کۆمەڵە
وەجیابوونەوەی لە حیزبی کۆمونیستی ئێران لە ساڵی 2010 ئەم ڕەویەیە گۆڕدراوە و کۆمەڵی شۆڕژێری زەحمەت کێشانی کوردستانی ئێران لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردوودا نهایەتی تەلاشی خۆی کردووە کە بتوانێت پەیوەندیەکی چڕوپڕ لەگەڵ وڵاتانی دەرەوە ساز بکە. دیارە لە سەرەتاوە یەکجار زۆر مشکل بوو کارە ئێستاش مشکلاتی خۆی هەیە. یەکجار زۆر مشکل بووە ئەوەی کە ئەم بتوانین پەیوەندی ساز بکەین بە دلیلەوەی کە پێشزەمینەیەکی نەبووە ئەم پەیوەندیانە، بەڵام بە هەرزەهەر دوای حەول و دەوڵێکی یەکجار زۆری کە ئێمە بوومانە توانیمانەکە و پەیوەندی شەعب دەین و بەربڵاوی بکەینەوە و هەرچی زیاتر گوستەرشی پێ بدەین. ئێستاش پێم وایە ئەگەر کورد لە هەر یەک لە پارچەکانی کوردستان یا هەر نەتەوەیەکی دیکە بیەوێ بەخواستەکانی خۆی بگاوە، بیەوێ کە پشتیوانی نێونەتەوەی بخۆی ساز بکات، دەبێت لەم مەیدانەدا و لە خەباتی دیپلۆماتیکدا دەبێت هەرچی زیاتر حەول بدات تەلاشەکانی زیاتر بکاتەوە، چون لە دنیای ئەوڕۆدا ببێ پشتیوانی وڵاتانی زلهێز یا ببێ پشتیوانی ناوەندهای نێونەتەوەی یا ببێ پشتیوانی ئەحزابی ناوچەی و منتەقەی وڵاتانی منتەقەی زۆر سەختە کار بەرەو پێشبردن، چون ئێمە تەرەفمان وڵاتێکە کە ئەوڵەم بخۆی وڵاتێکی بە قودرەتە لە منتەقەکەدا و لە بەراوردی هێزدا ئەگەر ئێمە وڵاتانی منتەقەی یا دەرەکی یا ناوەندهای منتەقەی و دموکراسی خواز و ئەوانمان لە پێش نەبێ مشکلمان دەبێت بۆ بەرەنگاری لەگەڵ ئەو حەزمە لە تەبلیغاتی کۆماری ئیسلامی کە بەدژی ئەمەی دەکات، لەگەڵ ئەو حەزمە لە زوڵمێکی کە خەڵکی ئێران قبوڵی دەکەن لە کۆماری ئیسلامی و نهایەتەن بۆ ئێمە زۆر زۆر ئەساسیە کە بتوانین بە پەیوەندیەکی کە لەگەڵ وڵاتانی دەرەوەی وڵاتانی زلهێز هەمانە یا سازی دەکەین یا باشترە کە سازی بکەین یا لەگەڵ وڵاتانی منتەقەی بتوانین کە هەرچی زیاتر و زیاتر وەڵام خۆمان پێناسە بکەین بۆ کورد خۆمان پێناسە بکەین و بتوانین کۆماری ئیسلامی زیاتر لە خاو بدەین و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی زیاتر بناسێنین بە وڵاتانی دەرەوە. هەروەک دەزانن ئەمە 3-4 ساڵەوە بە هاتنە سەرکاری ترامپ وردەوردا ماهیەتی واقعی کۆماری ئیسلامی و زۆرەی کە باید و شایدە باسی دەکرێت لەسەر رەسانەهای عمومی دنیاوە ترامپ و دام و دەستگای ترامپ دەستگای حکوومەتی ترامپ خەریکن باسی دەکەن. دەنامن پێم وایە هەتا هەر ئەو بینەش ئوروپا تەوەهومێکی بوو بە نیسبەت دەسەڵاتی ئێرانەوە پێوە بوو ئێران قابلی ئیسلاحە و هەرچێکیش کە ئێمە ومانان ئەحزابی وەک ئێمە هاوەرمان دەکرد کە کۆماری ئیسلامی لە دەرونی خۆیدا ماهیەتەن ناتوانێت ئیسلاح پەزیر بێت، بەڵام بە دەلیلی نەبوونی ئەو پەیوەندی کە باسمان کردمان دەتوانین دەرمان بە هیچ جێگای گراب. ئێستا ئەم معادلەیە گۆڕدراوە بە تەواوی و ئێستا وەزعیەتەکە بەرەو باشتر بوون دەچێناڵێت بە تەواوی بۆ پەیوەندیان ئەساس کراوە، بەڵام وەزعیەتی پەیوەندی نێوان ئەحزابی کورد تایبەتەن کۆمەڵە لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ ناوەندهای نێونەتەوەی و جیهانی و دموکراسی خواست بەگشتی و معادلاتە گۆڕدراوە لەسەر ساڵی هاوڕێ بەختیار بە لەبەرچاوگرتنی بارودۆخی ئێستای ئێران و کوردستان کە کۆماری ئیسلامی لەژێر گوشاری وڵاتانی زلهێز و هەروە گوشارە ناوخۆیەکان بەرەو دارمان دەڕوات، ڕۆڵ و گرنگی چالاکی دیپلۆماتیک و پەیوەندی نێونەتەوەیەکان لە ئێستادا چییە؟ هەر وەک باسم کرد لە جوابی پرسیارەکەی پێشووتاندا زۆر ئەساسیە کە ئێمە وەک ئەحزابی سیاسی کورد و هەموو ئەحزابی سەراسەری ئێران ماهیەتی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی بتوانین زیاتر بە دنیای دەرەوە بناسێنین. حەزی بەبوونی سەرۆتێکی یەکجار زۆری کە کۆماری ئیسلامی هەیەی و لە 40 ساڵی ڕابردوودا دەستی بەسەرداگرتووە بە خەرجێکی یەکجار زۆری کە لە وڵاتانی دەرەوە کردوویەتی بە ڕاکێشانی سەرنجی شیعەیانی دنیا لە وڵاتانی دەوروبەری خۆمان و بەناسینی بە بڕوای من بەناسینی ڕێگی خەوی وڵاتانی ئوروپایی و دیپلۆماتکارانی وڵاتانی ئوروپایی ئێران توانیوێتی لە توولی ئەم 40 ساڵی ڕابردوودا معاملاتێک بکات لەگەڵ وڵاتانی ئوروپایی و هەمیشە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و مەسەلەی نەتەوەکان لە ئێراندا مەسەلەی خەڵکی ئێران بەگشتی زۆر پەراوێز کەوتون. بۆی کە ئێمە بتوانین ئەم واقعیەتانە بە دنیای دەرەوە بگەێنین پێویستە کە هەروەک عەرزم کردن
ئەم پەیوەندیانە هەرچی زیاتر و زیاتر بەربڵاو بێ مهم نییە لە چۆرا دەست پێ دەکەی بەڕاستی جاری وایە لە جێگای زۆر خوارەرا دەست پێ دەکەی و ئەو پەیوەندی دەگەڕێتەوە بۆ ڕۆژنامەیەک لە وڵاتێک بەڵام لە نهایەتی خۆیدا پێم وایە وردە دەبێ و پەیوەندیانە بەربڵاوتر ببێ فکر و بیری خەڵکی غەربی یا خەڵکی عەرەبی شارعی عەرەبی ئەوەی بخۆیان پێ دەڵێن زیاتر بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی زیاتر ئاشنایان بکەی ئەو واقعیەتانەی کە ئێمەوە خەڵکی ئێران دەیبینین وەک ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی دەیبینین وەک مخالیفان و معارزانی کۆماری ئیسلامی دەیبینین زەرورەتەن خەڵکیش لەم ڕوانگەیەوە چاوی لێ ناکات و ئەم واقعیەتەی لەبەر چاوی ئێمەیە لەبەر چاوی خەڵکی دەرەوەوانی زەرورەتی بوونی پەیوەندی ئەوەیە کە تۆ بتوانی ئەم واقعیەتانی کە تۆ دەیبینی ئەویش بیبینێ نەتیجەگیری ئێمە و ئەوان دەبێتە یەک ڕەنگەوان نەبێ بەڵام نەهایەتەن واقعیەتەکان وەک یەک ببینیم ئیتر بەرژەوەندی و مەسلحەتی هەر لایەنێک بۆ خۆی چۆنی بیر لێ دەکاتەوە شتێکی دیکە جا حەول بدەی تەسیرت لەسەر نتیجەگیریەکانیشیان ببێ بەڵام لە نەهایەتی خۆیدا ئەرکی ئێستای دیپلۆماسی جەزبی پشتیوانی وڵاتانی دەرەوە ڕێکخراوەهای مەدەنی ڕێکخراوەهای جیهانی حقوقی بەشەری ڕێکخراوەهای دموکراسی خواز لە دنیادا وڵاتانی دموکراسی خواز وە غەیرەش حتا ئەرکی ئێمە جەلبی پشتیوانی ئەوان بۆ مەسەلەی کورد لە دەرەجەی ئەوەڵدا و بۆ دموکراتیزەکردنی ئێرانە و هەموو تەلاشێکمان لەو ڕاستایەدایە بڵێم زۆر موفق بووین بە دەلیلی بەهێزی کۆماری ئیسلامی تا چەند ساڵەوە پێش وانە بۆ بەڕاستی بەڵام لەگەڵ شکانی کۆماری ئیسلامی و لەگەڵ داڕمانی هەیمەنەی کۆماری ئیسلامی لە چەند ساڵی ڕابردوودا ئەو هەموو دەستێوەردانانێک کە لە وڵاتانی منتەقە کردوێتی و خەتەرێکی کە وڵاتانی ناوچەیی ئیحساسیان پێ کردو بە هەمووی ئەوانە مەودا بۆ ئێمە خۆشتر بووە لە ئەمریکا لە ئەوروپا لە وڵاتانی منتەقە ئیمکان بۆ ئێمە زیاتر فراهم بوو کە بتوانین ئەم پەیوەندیانەمان بەربڵاوتر بکەینەوە بتوانین دەنجی خۆمان زیاتر بە وڵاتان بناسێنین و بتوانین پشتیوانی وڵاتان بەنسبەت داواکانی کە ئێمە هەمانە هەم لە ئاستی ئێران و هەم لە ئاستی کوردستان ڕابچێشین و سەرنجی ئەوان بەرەوڕووی خۆمان ڕابچێشین ئەوەی کە ئەمە کۆتایی حەولەکانە من پێم وایە ئەمە سەرەتای حەولەکانە بە هەمووی ئەوانەوە بۆ حیزبێکی سیاسی کە لە تاراوگەیە و قەواعیدی بازیەکە ئەو جۆرەی کە وڵاتان پێکەوە ڕعایەتی دەکەن ئەو ناتوانێت ڕعایەتی بکە هەر موشکیلەکەمەکان پەیوەندی سازکردن و لە پەیوەندابوون لەگەڵ وڵاتانی دنیا بەڵام ئوسوولەن ئەوەی کە تۆ حەولی بۆ دەدەی و زەمینەی بۆ فراهم دەکەی کە لە ئەگەری ڕووداوێکدا ئەم پەیوەندیانت ساز بێ و تەسیراتی خۆت لەسەر نەزەری ئەوان دادنەی بەنسبەت ئێرانەوە ئەمە بخۆی ئەرکێکی پیرۆزە کە دەبێت هەرچی زیاتر بەربڵاوتر حەولی بۆ بدەین و لێ نەچین. ڕۆژپاس پرسیاری چوارەمان بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات خاوەنی کۆمەڵێک حیزبی جەماوەریە یەکگوتاری و هاوهەڵوێستی سەبارەت بە خەباتی دیپلۆماتیک دەتوانێت چ کاریگەریەکی لەسەر دۆخی گشتی بزوتنەوەکا بێت بە دڵنیاییەوە هەرو جۆرەی کە خەڵکی کوردستانی ئێرانن چاوەڕوانیان لە حیزبەکانی کوردستانی ئێران ئەوەیە کە یەک دەست و هاوئاهەنگ بن و بە دروستیش پێم وایە ئەو داوایە مەترا دەکرێت وەست ساڵ هاشم مەترا دەکرێت پێچەوانەکەش یعنی خەڵکی دەرەوەشەوە ئەو داوایان لە تۆیە بۆ وڵاتانی دەرەوە زۆر مشکلە کە دەڵێم وڵاتانی دەرەوە من زۆر هەم وڵاتان و هەم ڕێکخراوە جیهانیەکان زۆر مشکلە کە لەگەڵ ئەم هەموو خەڵکە تەرەو بێ بۆیە زۆر پێویستە کە کورد بتوانێت مشخصەن کوردی ئێران بتوانێت بە یەک گوتار و یەک خواست و یەک داوا و یەک ئاجنداوە بچێت پەیوەندی لەگەڵ ئەو وڵاتانە بگرێت ئەگەر تۆ یەک دەست و هاو ئاهەنگ بووی ئەگەر تۆ بنێوی ناوەندێکی هاوبەشەوە توی ئەو داوایانت مەترا کرد بە دڵنیاییەوە جوابی ئەرێنیتر وەرگرتی چون تەجروبەی وڵاتان لە دەستێوەردان لە وڵاتانی دیکە بە تایبەتی کە حیزب و ڕێکخرا و جەریانی جۆرە زۆر تێدا بووە هەتا ئێستاش سەرکەوتوو نەبوو بۆی زۆر پێویستە کە کورد بۆ خۆی بتوانێت بە یەک دەن بچێتە ئەم مەیدانەوە یا ئەم خەباتە بە یەک دەنگ بەرێتە پێشێ بە دڵنیاییەوە پشتیوانی وڵاتان و سەرنجی دنیای زۆر زیاتر دەتوانێت بەرەو خۆی ڕاکێشێ ئوسوولەن یەکدەنگی
بە تایبەتی لە خاورمیانەکە یەکجار زۆر کەمە یەکدەنگی بۆ خۆی دەتوانێت سەرنجڕا بکێشێت جابەت ئەو حیزبانەی کوردستانی ئێرانیش کە هەمووی بەشی هەر زۆری ساحبی مێژوویەکی پاک و خاوێنن و بکرە فەزای سیاسی کوردستانی ڕۆژهەڵات ڕەنگە بۆ خەڵکی نەناسراو بێ پێم وایە زەمینەی ئەوەی تێدایە کە بتوانین سەرنجێکی زیاتر بەرەو ڕووکۆڵمان ڕابکێشین هەموو حیزبێک دەتوانێت بخۆی ئەو پەیوەندیانە بکاتەوە ئەو پەیوەندیانە بەربڵاو بکاتەوە و گوستەرشی پێ بدات و تاقیش کراوەتەوە هەموو لایەک بۆ خۆی دەتوانێت پەیوەندی خۆی بوو بەڵام ئێستا پێم وایە هەموو لایەکیش بۆ خناتە گەیشتوین ئەگەر یەکدەنگ و یەکدەست و بە یەک وتار و فتمانەوە بچینە ئەم مەیدانەوە بە دڵنیاییەوە زیاتر وەردەگیرین زیاتر قبول دەکرێن پشتیوانێکی زیاتر بەرەو ڕووکۆمان ڕادەکێشین و لە نهایەتدا خزمەتی زۆر زۆر گەورە دەکات بۆ بەرەو پێشچوونی ئەو ئامانجە بەرزانەی کە هەمانە و ئەم داوا حەقانی کە مەترحمان کرد. هەڕێ بەختیار زۆر سپاس دوایین وتەتان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان چییە؟ وەڵا جارێکی کە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو خەڵکی کوردستان و بنەماڵەی شەهیدان و هەموو کادر و ئەندام و پێشمەرگەی کۆمەڵە دەکەم و لە هەموو زیندانیانی سیاسی دەکەم و هیوادارم کە ساڵی داهاتوو ساڵێکی پڕ لە خێر و خۆشی بێ بۆ کۆمەڵە و بتوانین بە زووی لە کوردستانی ئێران ئەم جێژنە یا قسە و باسانە بکەین. زۆر سپاس. هەڕێ بەختیار زۆر سپاس بۆ بەشداری لە ئەم بەرنامە تایبەتە لە درێژەی زنجیرە بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات زۆر سپاس کە تام کاتە لەگەڵمان بوون ماڵاوە.